بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوی خۆتان لەبێ خۆشەویستان لە شوێنێکەوە بینەری پەیامی ڕۆژن ئەمێ دەکەین ئەم کاتە و هەموو کاتەکانتان پڕبێ لە خێر و خۆشی و بەرەکەت ئەمڕۆژ با کۆبڵێک بڕگە و بابەت و تۆڕی جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان ئەمێ دەکەین بتوانن تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بن و بابەتێکی ئاسوودەوە سوود لەسەر جەم ئەو بگە بابەتان دەبینن کام ڕۆبۆتان ئامادەکراوە. دەستخۆشۆنیا سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە هەر جێگەیەکەن دەخوازن کە تەندروست باش بن. خۆشەویستانمان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئاز و خۆشەویستی دەکەین لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە فەرش و جۆر و تایبەتمەندیەکانی دەکەین. دەزانین کە لە سەرەتای وەرزی پاییزاییدی وردە خێزان و ئەو ماڵانەی کە پێویستیان پێویەتی یان فەرشەکانیان دەگۆڕنیانەوە تا فەرش و کومباری نوێ دەکردن بۆ ماڵەکانیان. بزانین ئەو جۆر و تایبەتمەندانە چین و فەرشێکی باش یاخود کومبارێکی باش چۆن جیا بکرێتەوە کوالەتێکی باشی هەبێت لەگەڵ کومبار یاخود فەرشێکە کوالەتەکەی خراپێت بۆ بەگشتی بزانین ئەم ساڵ مۆدلی چییەوە لەگەڵیشیدا بۆی بوونی ئەو قەیران و نەبوونی موچێت تا چەند کاریگەری کردوتە سەرەوەی کە بازاری فرۆشتنی فەرش و کومبار ڕوو لە کەسبوون کات وە خواستی هاوڵاتیان زیاتر لە چیەوە تا چەند گرنگیش دەدرێت بە تەنسیق و جوانکاری وە گونجاندنی فەرشەکان لەگەڵ ئەو دیزاینێکە لە نێو ماڵ و ژووری میوان و ئەوانەدا هەیە. کاکدێنەر بەرەو سەرماچین ئیترەمەش ینی زۆرێک لە خانوان بە تایبەتی لە ماڵەکاندا کاتیەوە هاتووە کە جێدا بخانەوەیان جۆرێک لە کومبار و فەڕشدا بخەن ڕەنگە زۆرێک لەوانە بیانەوێ نوێی بکەنەوە خۆت پرسیاریان هەبێ بەسەر سەبارەت بۆی کامیان باشترین جۆرە ئێمەش بۆی کە وڵامی ئەو پرسیارانتان بینەوە تۆ یەکەممان تایبەت کردووە بۆ بابەتە. ئەزیزان بابەتێکی ترمان ئامادەیە باس لە بابەتێکی گرنگ دەکەین ئەویش ئەوە تا ئێستا لایفستایلی مرۆڤی سەردەم یاخۆت جۆری ژیانوای لێ هاتووە کە مرۆڤ هەمیشە بیر لە خۆی و خۆی ئەکاتەوە. لەم نێوەندەشدا کۆمەڵێک بە هەیجوانی کۆمەڵایەتی نەماوە کە بریتە لە خزمایەتی دۆستایەتی سەردانیکردن و هەتاوەکو دێت لە تەنانەت لەناو کۆمەڵگا زۆر کۆمەڵایەتیەکانیشدا خەریکە بەرەو کەمبوونە و کاڵبوونەوە دەچێت. لە کاتێکدا مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتی و پێویستە لەگەڵ کەسانی تردا بژی و کۆمەڵێک بابەت هەیە کە گرنگە ئێمە لێرەدا زیاتر جەختی بکەینەوە سەربەوەی کە بزانین گرنگی و بوونی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی و خێزانی و دۆستایەتیانە تا چەندێک گرنگە لە ژیانی مرۆڤدا و دەتوانێت چی کاریگەری بکات. ئەمەش بابەتی دووەمی ئەمڕۆمان دەبێت. بەڵێ وەریاوە خۆشت ئاماژەت پێکرد بەڕاستی لە ئێستادا بەهۆی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆرێکە و گۆڕانکاری کە لە ژیانی ئێستاماندا ڕوویداوە پەیوەندی خزمەتیەکان کۆمەڵایەتیەکان ڕووی لە کەسبوون کردووە. زۆر جار لە نێو کۆڵانەکانیشدا دراوسێکە لە تەنیشتی دراوسەکەیەتی یەکتری ناناسن و بەدەمەوچوون و هاوکاریکردن لە نێوان خێزان و لە نێوان دراوسێ و پەیوەندی کۆمەڵایەتەکاندا ڕووی لە کەسبوون کردووە. بەگشتی باز لەوە دەکەین کە ئایا دەکرێت دووبارە هەوڵ بدرێت بۆی کە پەیوەندی خزمەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان چون و تۆڵتر بکرێن و زیاتر نەوەی ئێستا ئاشنابێت بە خزم و بە کەسەکانی و خێزان ڕۆڵی هەبێت لەوەی کە منداڵەکانی بتوانن کۆمەڵایەتی بن و پەیوەندی کۆمەڵایەتیەکان تۆختر بکەنەوە. لەو بارەش و دواتر میوانێکمان دەبێت و گفتوگۆی لە خۆشەویستان یەکێک لەو بابەتانەی کە زۆر بەکارێت ئیتر لە ماڵدا بێ خۆت لە تەنانەت شوێنە گشتەکانی شارە زۆر جار پێویستمان پێێتی بابەتەکانی فەرش و کومبارە و لە ئێستادا لە بازاڕەکاندا جۆرەها فەرش و کومبار هەیە. زۆر جار دەپرسین ئەم فەرش و کومبارانە کامەیان کوالەتی زۆر باشە دەتوانێت ماوەیەکی باشتر بمێنێتەوە خزمەتمان بکە. ئەمە بێجگەر لەوەی چەندین ڕەنگی هەیە تایبەتمەندی هەیە تەنانەت لە قەبارە لە شێوە بەپێی دیزاین و شوێنی ئەو شوێنی کە بۆی دەکڕێت. ئەمە بێجگەر لەوەی کە گونجاندنێکی باشی ئەوێت و کۆمەڵێک زانیاری ئەوێ. زۆر جار ئەو بابەتێکی کڕین جا فەرش بێ کومبار بێن هەر کاڵایەکی تر بێ پێویستە بزانین کە چۆن پارێزگاری لێ بکەین بۆی کەماوەیەکی زۆر بتوانین لێ ببینین یاخود پارێزگاری لێ بکەین. بەتایبەتیش ڕەنگە هەندێک ماڵ کە منداڵی هەیە هەمیشە گرفتی لەگەڵەوەیە بێ کومبارەکانی یاخود ئەو فەرشانەی هەیەی بۆ ماوەیەکی زۆر نەمێنێتەوە بۆی کە ئێمە زیاتر دەربارەی بابەتەکانی فەرش و کومبار و جۆرەکانی بزانین. ئەمڕۆ ڕاستەخۆیەکمان هەیە
باس لەم بابەتە دەکەین کاک دانیێل. بەڵێ لە سلێمانی لە یەکێک لە فرۆشگاکانی فەرش و کومبار کاک ئیرفان حاجی مەحموود فرۆشیاری فەرش و کومبارمان لەگەڵا. کاک ئیرفان سڵاوی خوا لێبێت، سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە جەناب و سپاسانەکەم بەیانیتان باش. زۆر سپاس کەناڵەکەشتانەکەم. زۆر سپاس. کاک ئیرفان ئەگەر باز لە ئێستادا ئەو جۆر و تایبەتمەندیانی فەرش و کومبار چین، پاسەرتا لە فەرشەوە دەست پێ بکەین، ئەمساڵ مۆدێلی چیەوە تایبەتمەندیەکان چین؟ خۆشبەختانە ئەمساڵ لە سەر فەرشی ئێرانی زیاتر کارەکەین، چونکە خەڵک ساڵان بۆ 1 ساڵ فەرشی ئەکڕی، بەس ئێستا فەرشی ئێرانی ئەکرێ ڕەنگە بڵێم بۆ 20 ساڵ بۆ 25 ساڵ بەش ئەکات. زیاتر فەرشی مۆدێرن بەکارهێنین لە دوو دەزووی بەشی تورکی و ئێرانی، نەخشەکانی بەشی تورکی و ئێرانی پێک هاتووە، خەڵکی زیاتر لەو بابەتان ئەکڕن. باشە، تایبەتمەندی فەرشی ئێرانی چییە؟ بۆچی زیاتر خواستی لەسرە جیاواز لەو بابەتانی تر کە لە وڵاتەکانی ترەوە هاوردی دەکرێن؟ ئەو جیاوازیەمان بۆ بکەیت. ئەو هەموو وڵاتەیەک بەشی خۆی فەرشی زۆر باشی هەیە، دەستگای دروستکردنی فەرشی زۆر باشی هەیە، بەس ئەو نەخانەی کە خۆمان پێی ئەڵێن دەزوو، ئەو دەزوی کە فەرشی ئێرانی بەکاری ئەهێنێ نەبراوەیە، یعنی هیچی لێ نایە، 1000 جار ئەیشۆریت یا بڵێن هەڵی ئەگری بۆ ساڵی داهاتوو، ڕەنگە بڵێم ئێمە فەرشمان هەیە 30 ساڵ زمانی لەگەڵایە، جا ئەو زمانەشی کە یاوێتی ئەمێنێتەوە. فەرشی تورکی لە مجموعەیەک شتی خراپ بەکار ئەهێنن، وەکو مەسەلەن BCF کە لەسەری دانیشی جلەکانت ڕەش بێ تووکاوی ئەبێ و ناشری نەبێت، و بەشی ساڵێک 2 ساڵیش ئەکات، کوالیتێکی نزم بەکارێن. بەڵام لە فەرشی ئێرانیا بە هەر شێوازێک فەرشی ئێرانی بکڕی لە 20 ساڵ کەمتر بەش ناکات، یعنی زیاتر ئەمێنێتەوە. کاک ئیرفانەوە چۆن جیاکرێتەوە؟ ینی هەر لە شوێنەی لەو دوکانی کە و کەسەی کرێت ئەمە جیاکرێتەوە کە باسیەکەی؟ بەڵێ ئەگەر تیجارەکان خۆیان ڕازگۆیانە بە خەڵکەکە بڵێن ئەمە فەرشی ئێرانی قوماشەکەی نەخەکەی ئەکرێلیکی 100% بەڵێ جیاکرێتەوە. بەڵام جاری وا هەیە شتێکی تێکەڵاوەکەن لە 100% فەرشە ئێرانیەکەش دەستکاری کراوە، بەڵام هەر فەرشی ئێرانی بێت و دەستکاریش کرابێت لە 15 ساڵ 20 ساڵ کەمتر بەش ناکە، یعنی زیاتر بەشەکات. کاک ئیرفان هەر ئەمەشە جیاوازی نرخی دروست کردووە، ینی بۆن کە دەچینە دوکانێکی فەرش و کومبارەوە چەندین نرخی جیاواز هەیە، ئەمە کارەکاتە سەر کوالێتێکی زۆر جار هاوڵاتی تەنها بیر لە نرخەکەی کاتەوە، بەڵام نازانێ ئەمە ڕەنگە بۆ ماوەیەکی کەم بمێنێتەوە بتوانێت سوودی لێت بینێت. ئەوە کێشەی زۆری بۆ خەڵک دروست کردووە، ئەو کوالێتێ نزمانی کە لە سەر دەزووی بڵێن خراپ بەکاری ئەهێنن، ئەو دەزوانە کە دروستی ئەەکەن لە ساڵی یەکەما کە فەرشەکە بە قیاسی ماڵەکەی کڕێوێتی، دوایی کە ئەیشۆرێت 0.5 مەتر 40 سانتیم کەمی کردووە، بەشی ساڵی داهاتووی ناکات، بیر لەوە ئەکاتەوە بەس پارێکی کەمی پێبات، بیر لەوە ناکاتەوە بەشی 4 ساڵی بکات و تۆزە پارەکەی زیاتر بێت، زیاتر بەش ئەکات. بەڵێ کوالیتیەکان لە دەزوەکانە هەیە، چۆن بڵێ ئێمە پۆینتمان هەیە، نقطەمان هەیە، شانەمان هەیە لە ناو فەرشەکانە. فەرشی 1000 شانەمان هەیە، 700 شانەمان هەیە، 500 شانەمان هەیە، 1200 شانەمان هەیە، 1500 شانەمان هەیە. هەتا شانەکەی بەرزتر بێت زیاتر ئەمێنێتەوە، هەتا شانەکەشی کەمتر بێت بینی تان و پۆکان دەزوەکەی کەمترە، کە دەزوەکەی کەمتر بوو بۆشایەک دروستەکات، لە کاتی بۆشایەکە کە دروستی کرد کە شۆردت ئەو بۆشایە پڕ ئەبێتەوە، یەتەوە شوێنی خۆی بچووکە بێتەوە. بەڵێ زیاتر لە ئەو هینانەیە لە وەزنی تەواویشی نایانێ. مەسەلەن فەرشێکی 700 شانەی ئێرانی ئەبێت 40 کیلۆ 38 کیلۆ دەربچێت، بەڵام ئێم تاجرەکان ئەڕۆن بە 32 کیلۆ 33 کیلۆ دروستی ئەەکەن، ئەوە هەم شتێکی باش نییە، یعنی وەک ئەو 40 کیلۆیەکە نامێنێتەوە. باشە، باست لە 700 شانە و 1000 شانە کرد، ئەوە تایبەتمەندیەکی بۆ نەفەرشی ئێرانیە. کامیان باشترینە؟ زۆر جار دەوترێت ئەوانەی کە بۆم نەشانەکەی زۆر 1000 شانەیە دانیشتن لەسەری خۆش نییە، با بڵێن جۆرێک لە جۆرەکان نەرم نییە، ئەمە کاریگەریە کاتە سەرخواستی هاوڵاتی؟
بەڵێ بەڵێ ئەوانەی کە مەسەرەن وەک قەدیمی خۆمان دۆشک و پشتی داهێن وەک ئەبێ فەرشی حوسەشانە داخن چونکە دانیشتن لەسەری نەرمترە بەس ئەوان ماڵان هەیە تەختەی عەرزیان کردووە تەختە عەرزیەکە ئەبێ سومکی فەرشەکە تەنکتر بێت یا شۆفاژیان هەیە ئەوە 1200 شانە یا زیاتر ئەوانە بە پێڵاوە ئەچنە ژوورەوە بەڵام حوسە شانەکە زۆر نەرمە و بۆ دانیشتن لە هەمویان خۆشترە. بەڵێ کاگیرفان بوونی فوم لە ئێستادا ڕۆڵیە بێت لەوەی کە ئەو فەرشە باشتر بمێنێتەوە نەرمێکی زیاتر بات بە فەرشەکەت کە لە ئێستادا لە زۆرێک لە فەرشەکاندا دەنوێت لە ژێر فەرشەکاندا ینی یعنی بەشی ژێروی فەرشەکە بەڵە بەڵە ئێستا فۆم هاتووە ئەو فۆمە لە ژێرەوە دائەنرێت بەڵام ئەوە سەیریکە ئەو خەڵکە بیل لەوە ناکاتەوە شتێکی کوالیتی بەرز بکڕێت کە پۆینتەکەی بەرز بێت دیسانەوە بیل لەوە کاتەوە لە ژێری شاشتێکی کە داخال لەبەرەوەی کە کوالیتەکەی تۆزە بەرز کاتەوە ئەوە پێمانە شتێکی زۆر باش بێت چونکە ئەو فەرشانە کە ئێمە دروستی ئەەکەین مجموعەیە مادەی تی ئەەکەین کە حەشەرات ناتوانێت لە ژێری بمێنێتەوە بەڵام ئەو فۆمەی کەیان کە لە ژێریەوە دانراوە ئەوە لە غاز دروست ئەکرێت یعنی ماڵی وا هەیە مناڵی هەیە سەر لەسەر فەرشەکە داعانێ گەواڵکی ئەکا بەدەست ئەڕات دوای دەست لە دەموچاوی ئەیات ئەوە زۆر زۆر شتێکی خراپە چونکە هیچ کوالیتیکی نییە ئەو شتێکە لە ئەو فۆمێکە لە ژێری داخراوە تەنها لە غاز و سیکۆتین دروست ئەکرێت ئەوە بۆ دەستی مناڵ زۆر خراپە بەڵام ئەگەر بێت و بیر لەوە بکاتەوە فەرشێکی باش بکڕێت ئەوە چی بەکاربێنێت پێ دوایە باشتر بێت لەوەی کە ئاماژەت پێکرد وەڵای کوالیتی فەرشەکە باشتر بێ پۆینتەکەی بەرزتر بێت کە لانسێتەکەی ئێمە لانسێت بڵێن بە پێوەرێکە بۆ دەزووەکە کە چەندێک دەزووەکە درێژتر بێت پێوەری پێ ئەوترێت لانسێت ئەگەر لانسێتەکە بەرزتر بێت تووکەکەی درێژترە بێت ئەو کاتە پێویست ناکا بەوەی کە تۆ لە ژێری شەوە شتێکدا بخەیت مەتە 1000 دینار زیاتری پێ ئەیت ئەو فۆمەشی کە لە ژێرەوە داخرێ هەر 1000 دینارە زیاتری پێ ئەیت و تووشی ئەو مشکلەیە نابیت. زۆر باشە یەکێک لە بابەتانەی کە هەیە باس لە فەرشەکەین بە تایبەتی کە بۆ نمونە زۆر جارمانە فەرشە بکڕین بۆ هەموو ناو ماڵەکە نابێیان ناتوانانی بە پێی ماڵەکەت بیبڕی ئەم گرفتانە ڕوبەڕووی هاوڵاتیە بێتەوە زۆر جارمەوە کات بۆ منە کومبار بکڕێ یان ئەوە تا دەتوانرێ ئێستا بۆ منە فەرشەکانیش دەستکاری کرێ بۆ ئەوەی کە ڕاپڕی ئەو شوێنی ئەمانە دایبنێ. نانا ئێستا خۆشببختانە ئەتوانیت قیاسی ماڵەکەت بێنی لە لای هەموو فەرفرۆشەکان ئەوانی کە فەرشی ئێرانی ئەفرۆشن بۆتانە نێرن بۆ کارخانە و لە کارخانە بە قیاسەکانی ئەو قیاسی کە خۆت ئەتێ بۆ دروستەکەن بەو ڕەنگە و بەو ئەلوانەی کە تۆ جەنابەتە فەرمووی بۆ دروستەکرێت. هەل لە فەرشی ئێرانیدا ئەو گۆڕانکاری کە لە نێو دراوەکاندا هەیە کاریگەری کردوتە سەر نرخی فەرشەکان؟ واللهی خۆی ئەمڕۆ بازاری عالەمی دۆلارە ئەو کەسانی کە دەسمایەکەیان دۆلار بێ هیچ فەرقێکی نییە بۆیان لەبەرەوەی کە ئێرانیش ئێستا لە ناوخۆیان زۆر ناتوانێت بڵێن ئەو پێداویستەی کە لە فەرشە هەیەتی پڕی بکاتەوە لە ئەڵمانیا و لە تورکیا و لەمانەوە دەزۆکەی بۆیێت ئەو کاتە ئەبێ بە دۆلار بیکڕێت کە بە دۆلارش هاتە ناوڵاتێکی خۆ ئەگەر من بەرز و نزم بکات هیچ گۆڕانکاریەک ناکات یا لە لای ئێمە دۆلار هەر بەرز نزمیە بکات ئێمە مایەکەمان دۆلارە بگرە زیاتر ئێمە زەرری تیاکەین لەبەری کە دینار بەرز ئەبێتە بەرامبەر بە دۆلار ئێمە کە ئەیهێنین بە دۆلار ئەیهێنین لێرە بە دینار ئەیفرۆشین جاری وا هەیە لە کاتێکە ئەڵێن دۆلار زۆر بەرز بوویەوە ئێمە زەرمان بۆ ئەمێنێتەوە لەبەرەوەی کە ڕۆژانە فەرقی دۆلار و دینارەکە زۆر زۆرە. ڕاستە کاگیرفان بینە سەر کومبار جۆر و کوالەتی کومبار چۆن چۆنیە لەکوێوە هاوردەی هەرێمی کوردستانە کرێت بۆ باشترینەکانیان کامانە نەگەر بۆمان باس بکەیت. کومبار زیاتر لە تورکیاوە هاوردە ئەکرێت ساڵانی کە لە بەلجیکاوە ئەهات بەڵام ئێستا لەبەر کرێی گرانی ڕێگاکە خەڵکیش داوایشتی هەرزان نەکات لە تورکیاوە تورکیاش کومباری زۆر باشی هەیە نوعاتێکی هەیە کە بۆ فرێزیە کە بۆ ئەمریکا و کەنەدا و وڵاتانی دەرەوە ئەڕوات ئێمە ناتوانین هەر ناتوانین لەگەڵ ئەو معاملانەشا کار بکەین لەبەرەوەی کە نزمترین سعریان مەتری $10 $12 بەڵام ئێمە ئەچین بە پێی کوالیتی خۆمان
بۆ وڵاتی خۆمان دروستی ئەەکەین مەترێت $2.90 سنت $2.10 بەو شێوازە دروستی ئەەکەین ئەگینا ئەگەرمانەوێت کوالیتێکی زۆر باش دروستکەین لە تورکیا شتی زۆر باش هەیە شان بەشانی نەک فەرشی وەکو فەرشی ئێرانی بێ بەس وەکو کومبار شان بەشانی ئێران باشترینە یعنی لە ئێران باشتر دروستیەکات. باشە کاتێک هاوڵاتێک سەردانی ئێوە دەکات ئێوە چۆن ڕێنماییەکەن لەوەی کە کام جۆری فەڕۆژ یاخود کومبار هەڵبژێرە؟ وەڵاهی بەڕێزم ئێمە ناتوانین ڕێنمایی بکەین بەڵام بەپێی بازە بەپێی باخەڵی خۆی بەپێی ئەو ئیمکانێتێکە هەیەی کە پێمانەڵێت ئەڵێ شتێکی باشمان بنێ ئێمەش ئەچینە لای ئەوەی کە باشترین بێت بەس ئەڵێ شتێکی هەرزانم بەرێ ئەچینە لای شتەکەی کە هەرزان بێت بەڵام ئەگەر وەکو خۆم ڕێنمایی بۆ خەڵکدا بنێم حەزەکەم هەمیشە خەڵک فەرشی ئێرانی بکرێت لەبەری کە زۆر ئەمێنێتەوە بەس مع الأسف لە وڵاتی خۆمانە خەڵک شت بۆ 1 ساڵ ئەکرێ لەگەڵ بابەتی پەردە و خەنەفە و ئەمانەیە ئەیگۆڕێ ئەڵێ من ساڵی داهاتوو شتەکانم هەمووی ئەگۆڕم حەزم لەم ڕەنگە نییە بمێنێتەوە بەس فەرشی ئێرانی لەگەڵ هەموو ئێستا نەوعێتمان هەیە لەگەڵ هەموو شتێکە ئەگەڕێتەوە یەتەوە لەبەرێکە مۆدێرنە بەڵام ساڵانە کە جەنابێت ڕەنگی ماڵەکە و نەخشی ماڵەکە و بگۆڕی ئەو کاتە دەسەڵاتی من نییە فەرشەکەت پێ بڵێم کە بای $500-600 بێت تو ئەڵێی من حەزم لەوە نییە فەرشێکمە بای $80-90 $100 بێت و ساڵی داهاتوو ئەیگۆڕن. کاگیرفان بە گوێرەی شارەزایی خۆتان زیاتر فەرش لەگەڵ چ شتێکی ماڵدا ئەبێ بگونجێنرایە لەگەڵ قەنەفەیە پەردەیە ئەوەیەوەی کە شارەزا بن گونجاندنەکەی بە گوێرێکی یاخودەوە تا خواستی ئەو کەسە ینی ڕغبەتی ئەو کەسەکە بێ ئەو فەرش یاخود و کومبارە هەیەی بیگونجێنێ لەگەڵ شوێنێکی ماڵەکەی. باوەڕەکەی برای بەڕێزم ساڵان ئێمە ئەمانۆت گوڵدارەکان لەگەڵ سادەکانە مەسەلەن پەردەکەت سادە بێ ئەبێ فەرشەکەت گوڵدار بێت یا گۆشەیەکی قەنەفەکان هێنا لەگەڵ قەنەفەکانە بۆمان ڕێکە خستن دیزاینێکی جوانمان بۆدانێن ئەم ساڵ ماڵ هاتووە بۆ نەگونجان ئەڵێ پەردەکەم مەسەلەن شینە فەرشەکەم سەوزم ئەوێت مجموعەیەک مۆدێرنی تورکی لە قەنەفەشە یعنی دوو تاکی سەوزە دوو تاکی بێجێ دوو تاکی کرێمیە بەم شێوازە نەگونجان بەڵام جوانترین دیزاین کە ئێمە ڕێکی خین لەگەڵ پەردەکان و لەگەڵ قەنەفەکانە ئەگەر پەردەکەت گوڵدار بێ قەنەفەکەت سادە بێ فەرشەکە بێتەوە گوڵدار قەنەفەکە حاشیەک بۆ فەرشەکە دروستەکات ئەگەر فەرشەکەت سادە بێت پەردەکە سادە بێ و قەنەفەکان گوڵدار بێت قەنەفەکان حاشەیە بۆ فەرشەکە دروستەکات و دیزاینێکی جوان دەرەچێت. باشە کەواتە زیاتر خواز لەسەر چیە ئەوەندەی ئێوە شارەزاییتان هەبێ و مامەڵتان کرد لەگەڵ هاوڵاتیە فەرش زیاتر ئەکڕێ خود کومباریانەوە تا هەردووکیان بەپێی خواسی هاوڵاتی یعنی ڕغبەتی لەسرە یان ڕەنگەکان دیزاینی ڕەنگەکان ئەم ساڵ گۆڕانکاریێکی نوێ هەیە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بەڵێ ساڵانی ڕابردوو ئەلوان زۆر سەرف ئەبوو ئەمە 2 ساڵە یعنی یەکەمیان وەڵامی ئەو خوشکە بدەمەوە کە باز لە فەرشی ئێرانی خۆشبەختانە ساڵی پێشوو خەڵک زۆر فەرشی ئێرانی ئەکری لەبەرەوەی کە ڕەنگە بڵێم مەعاش و داهاتیان لە ئەم ساڵ باشتر بوو بەڵام ئەم ساڵ کەمتر دیقەتی ئەو شتە ئەم کە خەڵک زیاتر فەرشی ئێرانی بکڕێت فەرشی ئێرانی کەمتر سەرفێ بێ لە ساڵی داهات پێشووتر. لێی لەوە ئەکرێت کە بۆنە بازار کزە ینی ڕەنگە لە زۆر کاتیشا ئێستا باشترین کات بێ بۆ فەڕشکڕین یاخود کومبارکڕین لەبەرەوەی بەرەوەرزی سەرماڕۆین خەڵک زیاتر جێگە ڕاخاتەوە بە تایبەتی لە ماڵەکاندا ئەمە هیچ بارودۆخ گۆڕانکاری هاتوو بەسەریانەوە تا ئێستا خواستێکی باشی لەسرە. بەڵێ بەپێی شارەزایی خۆم کە من لە ساڵی 90ەکانەوە کارەکەم ساڵان لەبەر خاتری ئەوەی تەپوتۆزێکی زۆر لە شارە هەبوو خەڵک بیدایەت فەرشیدانە ئەخست هەتا بارانێک ئەباری ڕەنگی ئەلوانیشی بەکارهێنا کە تۆزاوی نەبێت بەس ئەمە 2 ساڵە خۆشبەختانە خەڵک ڕەنگی کرێمی بەکارهێنێ بەس هەتا وەکو عەرزم کردی بارانێک ببارێ لەبەرێکە تەپوتۆز و ئەو شتانە نامێنێ اینجار زیاتر فەرشی ماڵەکەیان نەگۆڕن. کاگیرفان ڕێنمایی چیە بۆ ئەو خێزانانەی کە مناڵی زۆریان هەیە مناڵی وردیان هەیە
باشترە کە ئەمیشە تۆزێک ڕەنگە ئەو ڕنگانە بکڕن کە پیسیان پێوە دیار نییە بە بەراورد بە ڕەنگە کاڵەکان کە بەردەوامە بێت ئەو خانمی لە ماڵەوە دەستی پێوە بێت و پاکی بکاتەوە. وڵا بیزەبت ئێستا ئێمە گۆڕانکاری لەو شتانەیە کراوە لە مەسەلەن فەرشی مەتبەخ کە زۆر پیسی پێوە دیارە کە ڕەنگە بڵین خواردن و ئەو شتانە لە دەستیان بەرە بێتەوە ئەژێتە سەر عەرزەکە. ئێستا فەرشمان هێناوە کە پشتەکەی لاستیکە ناگاتە عەرزەکە و ئەگەر بیشمێنێتەوە بۆن ناکە ناڕزێت شتێکی ئەوەی لێ نایە. بەڵام وەک جەنابە دەفەرمی داواکاریشم ئەوەیە کە ئەو ماڵی کە زۆر ئەرکیان لەسرە ئەو شوێنانی کە زۆر ئەرکی لەسرە فەرشی بێجی بەکارنێن لەبەری کە زیاتر فەرشەکانیان نەشۆرن و لەبەری کە ئەو ڕەونەق و جوانەی بمێنێتەوە. بەس زیاتر خەڵکانێک کە گوێم لێیە کە یەنە لامان ئەڵێ کاگرفان ئێمە بۆیە فەرشی کرێمی ئەکڕین ئەگەر چڵکن بوو پێیوە دیار بێت کە بزانین چڵکن بوو بیبێن بیشۆرین. بیریشیان لەوە کردوێتەوە زیاتر. ڕاستە کاگرفان نازانم ئەگەر کامێرەمانەکەمان گوێ لە ئێمە نییە گە بکرێت کەمێک ئەو فرۆشگای ئەومە پیشان بات وە باز لە فرۆشگاکەی خۆشتان بکەن چەند جۆرتانەیە چۆنچۆنیە نرخەکان لە چەنەوە دەست پێکات پێمان خۆشە ئاماژەیەکی پێ بکەی بەڕێستان. کاگڕێوار گوێت لەبوو جەنابەت شتەکانمان پێ نیشان بیت لە خزمەتانە من پێتان نیشان بێم لە باشترین بابەتی ئەم ساڵمان و ساڵی پێشومان کە شتێکە خۆشبەختانە ڕەنگە من بڵێم ڕقم لەو کارەیە کە ئێستا دروست کراوە ساڵان فەرشێکمان هەبوو بە دەست دروست ئەکرا چونکە لە ئەسڵی ئەسڵا خۆم ئیشی فەرشی دەستیم کردووە باوکم لە ساڵەکانی 60ەوە کاری فەرشی کردووە. ئەو فەرشەی کە بە دەست دروست کراوە ساڵانی پێشوو ناوی ئاوریشم بووە. ئەمڕۆ هەمان دەزووی ئەو فەرشیان بردووە کردویانە بە کاری مەکینە کە کاری مەکینە ڕەنگە بڵێم لەگەڵ عمرایە کارەکە شتێکی جوانە ئەمێنێتەوە نرخەکەشی زۆر گرانە بەڵام باشترین کوالیتی و شتێکی جوانە. فەرمو کاکرێبار ئەگەر گوێت لێبێت لە خزمەتانان باش شتەکانتان پێ نیشان بێم. بەڵێ گوێمان لێتە کاگیرفان پێمان خۆشە بۆی کە بینەران زیاتر ئاشنا بن بە جۆرەکان بە ڕەنگەکان بەوەی کە هەیە زیاتر خانمان پێیان خۆشە و دیمەنانەی کە لە نێو فرۆشگاک هەیە بیبینن بۆی کە بزان زیاتر مۆدلی چیەوە ئەگەر هیچ بکرێت ئەو ئامێرانی کە پێچەوەیە بۆمان کەمێک بۆمان شەرح بکەی لە جۆری فەرشەکان لە جۆری کومبارەکان. زۆر باشە لەو سەر ئەو فەرشە هەڵگرن بە دیمەنی ئەو فەرشیان پێ نیشانین ئەو فەرشە ئاوریشمە لای ئەو لاوەبەرزیکەنەوە بە جوانتر ببینن. وەڵا کاگیرفانەگە باز لەو فەرشە ئاوریشمە ئێمە چۆنچۆنیە جیاوازەکەی چێ لەگەڵ فەرشەکانی دیکەیە. ئەم فەرشی ئاوریشمە ساڵانی کە چۆن خەڵک لە وڵاتی خۆمانە هەنگەوان هەیە لە وڵاتی ئێران و وڵاتەکانی دەرەوەیە یعنی بڵێم لە سین و تایوان و لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانە کرمی ئاوریشم هەیە. کرمی ئاوریشم وەک چۆن بڵێ خۆمان هەنگوین دروستەکە ئەو دەزوو دروستەکە ئەو کرمی ئاوریشمە وابزانم لە هاتووە ئەڵێ بۆ پیا و دروست نییە بۆ ژن دروستە لەبەریکە لە جنسی قوماشی جلوبەرگە. بەڵام ئەمان هاتوون ئێستا ئەو دەزووی ئاوریشمە کە کرم دروستیە کە ئەمان هاتوون لە موادی نەوت و لە مەجموعەیە شتی کە دروستیان کردووە بە هەمان کوالیتی ئەو کوالیتێکە کرمەکان دروستی ئەەکەن شتێکی نەرم و جوانە بڵێن لە هەتا عمر باقی بێ ئەوەش هەر ئەمێنێتەوە نەڕەنگەکەی تێک ئەچێ ساڵان بۆ ئەو قوماشانە شتێکمان بەکارەیەنە ناوی ڕۆنیاز بوو ئەو ڕۆنیاسە لە گوڵ دروست ئەکرا لە ماعێکی بە فەرشەکە ئەیە ئێستا هەر لە موادی ئەوەلی نەوتەکە ئەو لە مەعەش دروست کراوە و بۆ ئەوە بەکاری ئەهێنن. باشە وەکو باسێت لێوە کرد ینی لە دیمەنەکانی شادیارە زۆر نەرم دیارە و تایبەتمەندیەکی ئەکیت خۆی هەیە بەڵام لە ڕووی نرخەوە چۆنە جیازی هەیە لەگەڵ فەرش و کومبارەکانی تر؟ بەڵێ ئەم مەتری تا $150 ئەڕات تا $200 ئەڕات
فەرشێکی ئێرانی 3 بە 4 حوسە شانە باید $250 بەس ئەم نرخی یەکمەتی تا $250 ئەڕوات ئەگەر ئەو فەرشە بەدەست دروست بکرێ ساڵان کە من کە ڕۆشتم بۆ قوم و تاران و ئەوانە ئایلەیەکم ئەبینی ئەو فەرشێکی ئێستا جەنابەت ئەیبینی 2 مەتر بە 3 مەترە ئایلەیەکم ئەبینی 10 کەس لە ساڵێکە 2 تاک فەرشی وایان دروست دەکرێت لە معمەلش و لە ئیشی دەستیشە هەر کاتێک ویست یەک فەرش دروستکەی لە پشتەوە دانەیەک دەرەچێت لە پێشەوە دانەیە یعنی 2 تاک فەرش بە جووتی یەک دەرەچێت ئایلەیەک لە مدەی ساڵێک تا ساڵ و نیوێک 2 دانەی ئەویان دروست دەکرد نرخەکەی ئەچووە $20,000 ئەمریکی بەڵام ئێستا تۆ هاتووە بە $1,000 ئەیکڕی یعنی زەرری لەو ئایلانەش یاوە بەڵێ ئەوە شتێکی زۆر جوانە قورسە کە دادخست لە گەڵقاچە هەڵناسێتەوە ساڵان ئێمە بەدانسقە یا هەڵمان ئەواسی یا لەسەر قەنەفەکان دامانەنا بەڵام ئێستا خەڵک وای لێ هاتووە لە بەرپیان ڕایەخەکە بەڵێ کاگیرفان لە وڵاتی ئێمەیە خۆتە زانی خێزانەکان لە نێو ماڵەکان زۆر گرنگی دەدرێت بۆی کە فەرشێک بێت ماڵەکە گەرم کاتەوە ئەمە ڕۆڵێ بێت لە گەرمبوونی ماڵدا یاخود ئەوی کە دیارە هەست دەکرێت تۆزێک تەنەکتر بێت بە بەراورد بە فەرشەکانیکە یانەوە تا زیاتر ئامادەی جوانیە ئەمە بۆ گەرمی هیچ گەرمیەک ناگەڕێنێتەوە بگرە لەبەر ئەوەی کە مادەیەکی نایلۆن ئاوریشمی نایلۆنیە بگرە سارتریش دەرئەچێت تۆزێک ماڵەکە سارد دەکات بەس بۆ ئەو ماڵانی کە شۆفاژیان هەیە و ژێرەوە شۆفاژە شتێکە زۆر بە جوانی ئەمێنێتەوە لەبەرەوەی کە زووتر گەرمیەکە بە ماڵەکە بڵاو بێتەوە زۆر باشە کاگیرفان ئێمە عەزەتی تۆمانە زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە میوانی بەرنامەی پەیامی ڕۆژ بوویتووە و دەرفەتت بێمە بەخشین سپاس بۆ ئەو دوو کاکێش کە زۆر سپاسانەکەم سپاسی جەنابستانەکەم ئەرکان کێش بینەران سوودیان لەو بابەتە بینی بێ توانی بێتیان جیاوازی بکەن لە نێوان ئەو جۆر و فەرش و کومبارانەی بەس کاگیرفان هەر ئاماژەش پێ نەکرێەوە نرخەکانتان لە چەنەوە بۆ چەند دەست پێکات هاوڵاتیان دواتر لەوانێ پرسیاری شوێنەکە تامکە پێمان خۆشەر ئاماژەیەکیشی پێ بکەیتەوە سپاس بۆ جەنابێت ئێمە شوێنەکەمان لە بینی تایتانیک و شقانی گۆیژەیە لە کومباری $3,500 دەست پێ ئەکا هەتا نرخی ئەو فەرشێکە $100 یعنی لە زیاتر ئەوانەی کە خەڵک بەکاری ئەهێنن لە خوارد $10,000 نرخەکانمان دوای ئەوەی کە لە $3,500 ئەچێتە $4,500 $5,000 تا $6,000 و $10,000 و $12,000مان هەیە زۆر باشە زۆر سپاس دەکەین کاگیرفان حاجی مەحموود فرۆشیاری فەرش و کومبار سپاس بۆم دەرفەتە حاجی محەممەد عەفوم کە جاری پێشوش هات عرفان حاجی محەممەد هەڵەبجەی زۆر سپاس سپاسانەکەم چاو ماچەکەم